لە ژیانی ڕۆژانەماندا زۆر جار زاراوەی لۆژیک یا مەنتیق دەبیستین. جار چۆنێک بێت دەزانین کە لۆژیک شتێکە پەیوەندی بە عەقڵەوە هەیە. بەڵام با بزانین لۆژیک چییە؟ لۆژیک بریتیە لە پرۆسەی بەکارهێنانی عەقڵ بۆ بەڵگەهێنانەوەی دروست. لۆژیک ڕێزمانی بیرکردنەوەیە. کۆمەڵێک یاسایە کە پێمان دەڵێت چۆن دەبێت ئارگومێنت یان بەڵگەهێنانەوە دابڕێژین بۆ ئەوەی دڵنیابین کە بەرەنجامەکان بە شێوەیەکی دروست لە بنەما و بنشینەکانەوە سەرچاوەیان گرتووە. هەرچەندە پێناسەی لۆژیک قورسە، بەڵام تێگەشتن لێ ئاسانە. وشەی لۆژیک لە وشەی یۆنانی لۆگۆسەوە هاتووە کە بە واتای عەقڵ وشە و ئاخاوتن دێت. ئەوە گرنگە کە بزانین مەرج نییە لۆژیک پێمان بڵێت چی لە جیهانی ڕاستەقینەدا حەقیقەتە، بەڵکو پێمان دەڵێت ئایا شێوازی قسە و بیرکردنەوەکانمان دروست دانراون یاخود نا. واتە لۆژیک ڕێگایەکی دروستت پێ دەڵێ بۆ بنیادنانی بەڵگەکان. ناتوانین لە لۆژیک تێبگەین تا لە ئارگومنت یاخود بەڵگەهێنانەوە تێنەگەین. ئارگومنت لە فەلسەفەدا بە واتای شەڕقسە و هاوارکردن نایە، بەڵکو زنجیرەیەکە لە ڕستە کە ئامانج لێی دەرخستنی ڕاستی ڕستەیەکی دیکەیە. هەر ئارگومنتێک لە دوو بەشی سەرەکی پێک هاتووە. یەکەم بنچینەکان یاخود پرێمیسس، ئەو بەڵگەیان هۆکارانەی کە دەخرێنە ڕوو. دووەم بەرەنجام یاخود کەنکلوژن، ئەو ڕستەیە کە پشت بە بنچینەکان دەبەستێت. بەناوبانگترین نمونەی ئارگومنت سیلۆجیزم یان پێوانەیە کە لەلایەن ئەرستۆوە داهێنراوە. سیلۆجیزم بەم جۆرەیە: بنچینەی یەک هەموو مرۆڤێک دەمرێت. بنچینەی دوو سوقرات مرۆڤە، بەرەنجام کەواتە سوقراتیش دەمرێت. ئەم ئارگومنتە دروستە، چونکە ئەگەر بنچینەکان ڕاست بن ئەستەمە ئەنجامەکە هەڵە بێت. دوو ڕێگە سەرەکیەکانی لۆژیک: هەڵهێنجان و ئیستیقرا. بە شێوەیەکی گشتی لۆژیک دابەش دەبێت بەسەر دوو ڕێگەی سەرەکی بیرکردنەوەدا. یەک بیرکردنەوە یا بەڵگەهێنانەوەی هەڵهێنجان، بە ئینگلیزی پێی دەگوترێت دیدەکشن. هەڵهێنجان لە ڕاستی گشتەکانەوە دەست پێ دەکات بۆ گەشتن بە ئەنجامێکی تایبەت. ئەم جۆرە پەیوەندی بە دڵنیاییەوە هەیە. لە ئارگومنتێکی هەڵهێنجاندا ئەگەر پێکاتەکە دروست بێت و بنچینەکان ڕاست بن، مەحاڵە ئەنجامەکە هەڵە بێت. نمونە: هەموو شیردەرێک گورچیلەی هەیە، نەهەنگ شیردەرە، کەواتە نەهەنگ گورچیلەی هەیە. دووەم بیرکردنەوە یا بەڵگەهێنانەوەی ئیستیقرا ئیندەکشن یا ئەنجامگیری. ئیستیقرا لە تێبینیە تایبەتەکانەوە دەست پێ دەکات بۆ گەشتن بە یاسایەکی گشتی. بە پێچەوانەی هەڵهێنجانەوە ئیستیقرا گەرانتی دڵنیایی 100% ناکات، تەنها باشترین ئەگەری ڕاستبوون دەخاتە ڕوو. ئەمە ئەو لۆژیکەیە کە بە زۆری لە زانستدا بەکاردێت. تۆ تێبینی دووبارەبوونەوە یان بەربڵاوی دەکەیت و باشترین پێشبینی دەکەیت. نمونە: هەر قازێکمان بینیوە ڕەنگی سپی بووە، کەواتە هەموو قازێک ڕەنگی سپیە. ئەمە گەرێکی زۆر بەهێزە، بەڵام 100% نییە. لۆژیک و بیرکاری. تاسا لە خۆتپرسیوە بۆچی دەبێت هەمیشە لە خوێندنگا یان زانکۆ بیرکاری بخوێنیت ئەگەر چی بەڕوونی دیار نییە لەکوێ ئیشت پێی دەبێت؟ بیرکاری بە سادەترین شێوە پراکتیزەکردنی لۆژیکە. واتە تۆوەکو کەسێک کە خوێندوتەوە پێت دەگوترێت خوێندەوار، دەبێت بتوانی کە بە لۆژیکی بیر بکەیتەوە و لۆژیکیانە کێشەکان چارەسەر بکەیت. ئەگەر لە بیرکاریدا لۆژیک بەکارنەهێنی هەرگیز ناتوانێت شیکاری سادەترین هاوکێشەش بکەیت. هەر لەبەر ئەمەشە هیچ سیستەمێکی خوێندن لە جیهاندا دانی پێدا ناندرێ ئەگەر بیرکاری تێدا نەخوێندرێت. کاتێک لۆژیک شکست دەهێنێت، هەڵەی لۆژیکی، بە ئینگلیزی پێی دەگوترێت فاڵاسی، بەشێکی گرنگ لە تێگەشتن لە لۆژیک بریتیە لە ناسینەوەی هەڵەکان. بەم هەڵانە دەوترێت هەڵە لۆژیکیەکان. ئەمانە فێڵی ئارگومنتن، کەوا دەکەن قسەیەک زۆر ڕاستیار بێت لە کاتێکدا لە بنچینەدا هەڵەیە. دوو جۆری سەرەکی هەڵەی لۆژیکی هەیە. یەکەمیان هەڵە فۆرماڵەکان. ئەم جۆرەیان هەڵە لە داڕشتنی بنچینە و بەرەنجامدا هەیە. بۆ نمونە: ماسیەک مەلە دەکات، عوسمانیش مەلە دەکات، کەواتە عوسمان ماسیە. ئەوە هەڵەیە چونکە هیچ بنچینەیەک نییە پشتیوانی لەوە بکات کە تەنیا ماسی مەلە دەکات. ئەم جۆرە هەڵە لۆژیکیان بریتیە لە هێنانی دوو بنچینی ڕاست بە ئەنقەست بۆی ئەنجامێکی هەڵە دەربێنیت. دووەم هەڵە نافۆرماڵەکان. ئەوانە چەند هەڵەیەکن کە ناونراون بۆ ئاسانکردن لە تێگەشتنی بارودۆخی گفتوگۆ و ئارگومنت. ئەمانە چەند نمونەیەکن: هێرشکردنە سەر کەسایەتی، هێرشکردنە سەر ئەو کەسەی قسە دەکات لە جیاتی وەڵامدانەوەی قسەکانی. نمونە: تۆ لە ئابووری تێناگەیت چونکە تۆ گەمژەیت. داهۆڵ، شێوانەی قسەی بەرامبەر بۆ ئەوی وەڵامدانەوەی ئاسان بێت، دروستکردنی کەسێک لە پوش و پەلاش تا بە ئاسانی بیخەیت. دووڕیانی هەڵا، وانیشان بدەیت کە تەنها دوو هەڵبژاردە هەیە، لە کاتێکدا بژاردەی تر بوونیان هەیە. نمونە: یا دۆستیت یا دوژمنیت، لەگەڵ چەندین جۆری دیکە. بۆچی لۆژیک گرنگە؟ لە سەردەمی زۆری زانیاری هەواڵی ساختە و یاری پێکردنی سۆشیال میدیادا لۆژیک وەک قەڵغانێک وایە، ڕێگەمان دەدات کە توێکڵە سۆزداریەکانی قسەکردن لا ببین و سەیری ئێسک و پرۆسکی بیرۆکام بکەین. لۆژیک یارمەتیمان دەدات کێشەکان بەکارایی چارەسەر بکەین و گفتوگۆی دادپەروەرانە بکەین. لە کۆتاییدا لۆژیک تەنها بابەتێک نییە لە کتێبەکاندا بخوێنرێت،
بەڵکو ئامرازێکی گرنگە بۆ سربەخۆیی هێزری. فێربوونی لۆژیک فێربوونی یاساکانی بیرکردنەوەیە. هەر بەمەش ئێمە خۆمان دەپارێزین لە چەواشەکاری و باشتر لە جیهانی خۆمان و دەوروبەرمان تێدەگەین.